بڕیارێکی حکوومەتی عێراق ئاگر لە ناخی کوردان بەردەدات و لەسەر ئاستی باڵا کاردانەوەی بەدواداهات. وەزارەتی خوێندنی باڵا بە نووسراوێکی فەرمی وەرگێڕانی پرسیارەکانی تاقیکردنەوەی لە زانکۆکان قەدەغە کردووە بۆ زمانی کوردی و فەرمانی کردووە تەنها زمانی عەرەبی و ئینگلیزی بەکار بهێنرێت و هیچ زمانێکی تر ڕێگە پێدراو نییە لە زانکۆکان و کاری پێ ناکرێت. ئەم بڕیاری وەزارەتی خوێندنی باڵای عێراق ئاراستەی ئەو زانکۆیانە کراوە کە لە سنووری پارێزگاکانی مووسڵ و کەرکووک و دیالەن کە سەرجەم ئەو زانکۆیانە لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمن و ڕێژەیەکی زۆریش خوێندکاری کورد لەو زانکۆیانە دەخوێنن. ئەم بڕیاری عێراق هەرزوو کاردانەوەی توندی بەدواداهات و لەسەر چەند ئاستێکی جیاواز ڕەخنەی توندی لێگیرە. لە یەکەم کاردانەوەدا وەزیری خوێندنی باڵا بە زمانێکی توندەوە وتی پێویستە هەموو لایەک ئەو ڕاستیە باش بزانن کە هەر کەس و لایەنێک ڕێز لە کولتور و زمان و فەرهەنگی نەتەوەکەمان نەگرێت. ئێمەش بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ فەرهەنگ و کولتور و زمانیان دەکەین و وەگوتراوە بە شێوازی ئەلعەین و بالعەین وەسن و بیسن مامەڵە لەگەڵ دۆخەکەدا دەکەین. لەلایەکی ترەوە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم ڕاگەیەندراوێکی تونتر لەوەی وەزیری خوێندنی باڵای بڵاو کردەوە و ئاماژەی بەوەدا. ئەو بڕیارە پێچەوانەی مادەکان و ناوەڕۆکی یاسای ژمارە 7 ساڵی 2014 تایبەت بە زمانە ڕسمیەکانی عێراقە کە لە ژمارە 4311 ڕۆژنامەی وەقایعی عێراق لە شوباتی 2014دا بڵاو کراوەتەوە و لە مادەی سێمی یاساکەدا زۆر بەڕوونی هاتووە زمانی عەرەبی و کوردی دوو زمانی ڕسمین لە عێراقدا. وێڕای ئیدانەکردنی ئەو بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵای عێراق داواکارین لە دابەزراوە دەستووریەکانی عێراق سەرەڕای هەڵوەشانەوەی بڕیارەکە ئیدانەی هەر جۆرە بڕیارێکی نادەستووری لەو شێوەیە بکەن و بەرپرسانی دەرکردنی ئەو بڕیارە ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی بکەنەوە. کاردانەوەکان تەنها لە ناوخۆی هەرێم نەبوون و کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لەبارەی بڕیارەکەەوە وێڕای ئەوەی بەرپرسیارەتی پاراستنی ماپەنەتەوەیەکانی گەلی کوردیان خستە ئەستۆی سەر و کۆمار و نوێنەرانی کوردە بەغدا لە هەمان کاتدا دەرچواندنی بڕیارێکی لەو شێوەیەیان بە دروستکردنی درزی گەورە لە نێوان پێکهاتە و نەتەوە جیاوازەکانی عێراقدا وەسف کرد. بەشێکی زۆر لە ڕۆشنبیران و نووسەران و مامۆستایانی زانکۆ لەبارەی بڕیارەکەەوە پێیان وایە ئەم کارەی وەزارەتی خوێندنی باڵای عێراق درێژکراوەی ئەو کار و هەنگاوانەیە کە عێراق گرتوێتە بەر بۆ لە قاڵبدانی هەرێمی کوردستان و قەوارەیەکی دەستوری و فیدراڵی و دەبێت بەر بەم هەنگاوانە بگیرێت. سۆشیال میدیای هەرێمی کوردستان هەرزوو تەندرا بە پۆست و نیگەرانی و دژایەتی بڕیارەکە و بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە کە حکوومەتی عێراق لەسەر هەموو ئاستەکان سەرقاڵی پیلانگێڕیە دژی کورد و کوردستان. ئەگەرچی بە گوێرەی وتەی بەشێک لە بەرپرسانی کورد لە بەغدا بڕیارەکە هەڵوەشاوەتەوە و جێبەجێ ناکرێت، بەڵام هەڵوەشانەوەی بڕیارەکە هیچ لەو ڕاستیە ناگۆڕێت کە لە هەموو کاتێکدا لە بەغداوە نیەتێکی جددی هەیە بۆ گۆڕانکاری جەوهەری لە فیدراڵیەتی هەرێمی کوردستان و گەڕانەوە بۆ سیستمی مەرکەزیەت.